بە دێژایی مێژووی مرۆڤایەتی هیچ پەیامێکێندەی پەیامی پێغەمبەری ئیسلام ڕوون و ڕاشکاو نەبووە. هیچ پەیامێکێندەی پەیامی محەممەد المستەفا ڕەحمەتدار و ئاشتیخواز نەبووە. هیچ پەیامێکێندەی پەیامی ئیسلام مرۆڤ دۆست و مرۆڤ سەنتەر نەبووە. هەروەکو چۆن بنەماکانی هیچ پەیامێکێندەی پەیامی پێغەمبەری ئیسلام سەلمێنرا و دامپیاندراو نەبووە. لەلایەن دۆست و دوژمن و باوەڕدار و بێباوەڕەوە هەر ئەمە بووە وای کردووە کە ئەم پەیامە هێندە کاریگەر بێت لەسەر ژیانی تاک و کۆمەڵگا کە ببێتە زەرورەتی ژیانی سەرجەم کۆمەڵگەکانی مرۆڤایەتی. پەیامی ئیسلام کە خودای گەورە لە ڕێگەی پەیامبەرەکەیەوە بۆ مرۆڤایەتی ناردووە لەم ڕۆدا گەورەترین فرسەتی گەشەکردن لە بەردەمیدایە و مرۆڤایەتی بە تاک و کۆمەڵەوە لە پێشوازی ئاینی ژیان دۆستی ئیسلامدایە. لە بەرامبەردا هێندێک دەوڵەت و گروپی دەسەڵاتداری نێو دەوڵەت بە پشتیوانی ئەو قودرەتەی کە لە ناو دەوڵەتداریان وەری دەگرن لێرە و لەوێ و ناو بەناو هەڵوێزگەلێکی ترسنۆکانە و لاواز بەرامبەر گەشەکردنی ئەو پەیامە دەنوێنن بە ئاراستەی دژاتیکردن و سوکاتیکردن بە بنەما و کەساتی ئاینیەکان بە تایبەت پێغەمبەری پێشەوامان محەممەد درودی خوای لەسەر بێت. ئەگەرچی لە بەرامبەر گەورەی پەیامی پێغەمبەر و کاریگەریەکەی لەسەر ژیانی مرۆڤایەتی هەواڵگەلێکی بێکاریگەر و سست و لاواز و شەرم ئاوەرن بەرامبەر ئەوەی ئیسلام و پەروەردەی دەستی پێشەوای مرۆڤایەتی درودی خوای لەسەر بێت. بەرامبەر بەو هەوڵانە هەمیشە پشتیوانیان نوێ کردوتەوە. هێزی کاریگەری پەیام دۆستانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بۆ پشتیوانیکردن نیشان داوە. السلام علیک یا رسول الله. هەفتەی پشتیوانی لە محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کە تۆڕی میدیایی کۆمەڵ لە ڕێگەی سەرجەم دامەزراوە میدیاییەکانەوە ڕایگەیاندووە نیشاندەری بەشێکی بچووکی ئەو پشتیوانیەیە کە بۆ پەیامی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت لە جیهاندا بڕێوەیە خۆی دەردەخات. لێرەوە لەم کەناڵە میدیایانەوە ئەم هەفتەی پشتیوانی لە محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ڕایدەگەێنین و داوای دەرخستنی پشتیوانی هاوڵاتیانی ئیسلام دۆست و ئاشتیخوازی گەلەکەمان دەکەین تا هێزی پشتیوانیمان بۆ جیهان نیشان بدەین و ئەرکی ئاینی و ئیمانداری خۆشمان بەجێ بگەێنین. چونکە پشتیوانی لە بنەمە ئاینی و کەسایەتیەکی وەک پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت بەرپرسیارەتیەکی ئاینی و ئەرکی ئیمانداریمانە. تۆڕی میدیایی کۆمەڵ هەفتەی پشتیوانی لە محەممەد پێغەمبەر درودی خوای لەسەر بێت.